سڵاوتان لێبێ. ئێمە قەرار بوو کە سەعات 9 لایڤەکە دەست پێ بکا، بەس 5 دەقە پێشتر کردمەوە بزانم ئەگەر هاوڕێیان وەکو تێستێک بێ بزانین دەنگ باشە یا کێشەیەک هەیە. نازانم هیچ هاوڕێیەک هەیە. بەڵێ ئەگەر هاوڕێیەک لەسەر خەت بێ، یعنی بینووسێ بزانین دەنگ باشە دەنگ باش نییە یا ئیشکالیشی هەیە لایڤەکەمان. بەڵێ ئەو هاوڕێیانی کە لەسەر خەتە نەتوانن زەحمە نەبێ بنووسن بزانن دەنگ باشە. ئەگەر دەنگ باش بێ من لە کاتی خۆمە، یعنی لە سەعات 9 دەست پێ یەکەم. بەڵێ ئەگەر ئەو هاوڕێیانە بنووسن دەنگ هەیە دەنگ باشە باش نییە. بەڵێ هاوڕێیان دەنگ هەیە، ئەگەر هاوڕێیەک حەزێت بچێشێ بینووسێت دەنگ هەیە. بەڵێ کەس نانووسێ. زۆر باشە، دەست خۆش بێ کاک عەبدولعەزیز، دەست خۆش بێ. سڵاو کاک حەسەن. 2 دەقەمان ماوە، 2 دەقەیەش چاوەڕێیەکەین. ئومێدم وایە کە کاک بەختیار. بەڵێ زۆر سوپاس دانیە خان، زۆر سوپاس، زۆر باشە. ئەو 2 دەقەیە چاوەڕێیەکەین، چکە بابەتی ئەمڕۆمان بابەتێکی گرنگە و بابەتێکی ئاڵۆزیشە بەڕاستی. بەڵێ ئەوە 59 دەقەیەک ماوەی تر من دەست پێ یەکەم، وەلو ناشزانم ینی کاتی لایڤەکە چەندە، بەڵامی تر ئەوەندەی من بتوانم قسە بکەم لەسەر بابەتەکە قسە بکەم، لەو شوێنەش کە هەستەکەم قسەم پێ نامێنێ، هیچر کۆتایی پێهێنم. هەڵبەت بەڵێ ئەوە 59 1 دەقە ماوە تر من دەست پێ یەکەم. دوایی شێری یەکەین هەڵبەت کچکە گرنگە بمێنێتەوە بۆ هاوڕێیانی کە ناتوانن ئێستا کاتیان نییە و ئیشیان هاتۆتە پێشەوە. دوایی شێری یەکەین هەر لە پەیجی بابەتە دەرونیەکان و هەوڵیشتم هەر لە ئەوەکەی لە ئەکاونتەکەی خۆشم شێری بکەم. بەڕاستی زۆر سپاس هاوڕێیان. تەوی من سەرەتا سوپاسی پەیجی بابەتە دەرونیەکانەکەم، بە تایبەت دانیا خان و کاک پۆڵا کە تەکلیفیان کرد کە زنجیرەیەک لایڤ بکەنەوە و ڕوویان لە مننا کە من بەڕاستی بابەتی لایڤەکەم سایکۆلۆژیای عیشق، کۆمەڵگەی کوردی وەک کۆمەڵگەیەکی عیشقی. هەڵبەت پێشەوەی دەست پێ بکەم، زۆر گرنگە ئێمە کاتێک قساکەین، یعنی من زۆر جار بیر لەوە کەمەوە باشە من چی ئەڵێم، یعنی چکە مەسئولیاتێکی گەورەیە بەڕاستی ئینسان کاتێک قساکە یاخود کادەتین ئێمە کاتی خەڵکە گرین و ئایا لەو کاتە ئێمە چی بە خەڵک بڵێن. بەڕاستی ئایا کۆمەڵی قسە بێ کە ئەم قسانە ئەرزشی ئەوەی هەبێ ئەم کاتی ئەم ئینسانە پڕکاتەوە، ئەمە خاڵی یەک خاڵی دوو و قسەکان ئاڕاستی خۆم بێت. یعنی من لە ڕێگەی قسەکردنەوە ڕاستە بۆ ئێوە قساکەم، بەس لە ناو قسەکردنەکانە
بیرکردنەوە حزوری هەبێ بەڕاستی کە بۆ خۆشم دەستم بگا بە کۆمەڵێک شت کە پێشتر دەستم پێ نەگەیشتووە. هەڵبەت بابەتی سایکۆلۆژی یا کاڵین سایکۆلۆژیای عیشق وشەی سایکۆ لە پێش هەر بابەتێکەوە دێ ئێمە یەکسەرە بێ ئاڕاستی فکرمان بگۆڕین بۆچی بۆ لایەنی لاشعوری ئینسان، چکە ئێمە وازانین کە با بڵین لە علم النەفسە لە زانستی سایکۆلۆژیە کە بابەتی سەرشی ئەم زانستە بریتە لە لاشعور، نەست لاشعور ناخود ئاگا ئەو ناوانە کە هەیە لە با بڵین لە نووسینی کوردیە. ئەمەژە زانین کە چەمکێک بوو لەلایەن سیگموند فرۆیدەوە دۆزراوە، وەکوواڵێ ئەگەر کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیەوە بەڵام فرۆید دوورگەیەکی زۆر سەیر و دووری دۆزیەوە لە ناو مرۆڤایەتیە کە بریتی بوو لە لاشعور. و بابەتەکەی منیش کە باسی عیشقەکەم باسی سایکۆلۆژیای عیشقەکەم و دوایش عیشقی سایکۆلۆژی. سایکۆلۆژیای عیشق ئەبێ جیایکەمەوە سەرەتا بڵین ئەم بابەتە ئەو عیشقی لێرە باسیەکەین عیشقێکی سایکۆلۆژیە بەڕاستی فەرقی هەیە لەگەڵ ئەو عیشقی سۆفیانەوە عارفەکان، چکەوە بابەتیشی ترە بەڕاستی. و ئەگەر چی عیشقی عارفی و سۆفیەکانیش ڕەگەزی سایکۆلۆژی تایە بەڕاستی کاتێک بەڕێ ڕاستەکەی خۆیان ناڕوە. و هەروەها ئەگەر لە ڕووە ئاینی کەشو ینی ئەوە باڵین جیایەکەمەوە لەو عیشقە ئاینی ئەگەر چی عیشق لە باڵین لە ئەگە ئاینی ئیسلام بە نمونە وەرگری وشەی عیشق لە قورئانە نییە بەڕاستی لە حەدیثیشانی وشەی حوب هەیە واتە خۆشەویستی. و باوەڕشمە جیاوازی عیشق لەگەڵ خۆشەویستی ئەوەیە کە خۆشەویستی زیاتر ئەزمونێکی ئاگامەندانە و عەقڵگەرایە، ینی عەقڵ لە ناو پرۆسەکەیە هەیە، زەمانی تایە. بۆیە کەسەکە کاتێک کە یەشێکمان خۆشەوێ زۆر بەخەمەوە نین بۆ خۆشەویستی کەسەکە. بەڵام لە عیشقا بابەتەکە جیاوازە بەڕاستی، لە عیشقا ئاگایی نییە، ئەوەی کە هەیە نائاگاییە، لاشعور حزوری هەیە. بۆیە ینی بچووکترین جیاوازی بینی عیشق و خۆشەویستی ئەوەیە عیشقی سایکۆلۆژی مەبەسمە من، ینی کە باسی عیشقەکەم باسی سایکۆلۆژیای عیشقەکەم ئەوەی تر بە تەواوی لایڤەکە هەبێ. ئاگایی وتمان ئاگایی لەم جۆرە عیشقیانیە نائاگایی هەیە، کە نائاگایی هەیە زەمان نییە، بۆی ئینسان دایم لە نێوان ترسایە، ترس و لە دەستدان. یعنی عاشق هەمیشە بابڵین لە ترسیەوەیە کە بە معشوق نەگایە لە دەستی بدا، بەڵام لە خۆشەویستی ئەوانیە. بۆیە سیرەکەی کەسی عاشقی یەک لە حەزە ناتوانێت بەبێ معشوق بژی، بەڵام لە خۆشەویستی ئەوانیە وتمان لەبەروی عەقڵە، عەقلیش تەنزیمەکە و زەمانەکە، زەمانی ئەو خۆشەویستیاکە. ینی بۆ نمونە پەیوەندی تۆ و خوشکەکەت، پەیوەندی تۆ و براکەت پەیوەندیی خۆشەویستیە، بەڵام پەیوەندی تۆ و معشوقەکە پەیوەندیشی عاشقانی سایکۆلۆژیە بەردەوام لە خەیاڵتایە. ئەوە خاڵێک کە عیشقی لێرە باسی عیشقی ئەوە ناکەین، تەسەوفی و عیرفانی جیایەکەینەوە، و لە ڕووە فەلسەفێکەشەوە من باسی ناکەم، چونکە لە ڕووە فەلسەفێکەشەوە جیاوازە. ینی بۆ نمونە محاورەیشی ئەفلاتون هەیە بە ناوی خوان کە لەوێ سقڕات لەسەر عیشق قساکەەوە و پێی وایە کە لە ڕێگەی ژنێکەوە فێر بۆ ناوی دیوتمایە فێری کردووە، کەەوە بابەتێکی فەلسەفیە بەڕاستی. بەڵام من دێم لێرە وەکو بابەتێکی سایکۆلۆژی باسی عیشقەکەم. ئەوەشم بەڵام حاڵەتی ئاگایی و عەقڵ لە سایکۆلۆژیاشا وجودی هەیە. کێشەکە ئەوەیە ئێمە کاتێکمانەیە باسی عیشقکەین، ینی تەنانە دەوانەشی کە عاشق بووین ئەگەر لیان بپرسین عیشق چییە هەمووی دەسەوەسان ڕاوەستێ، چونکە ئینسان لە ناو عیشقا ئاگایی لەوێ نییە، و کاتێکیش کە لە جیهانەکە دێتە دەرەوە ئەو یادەوەریی کە هەیەی لەسەر ئەو عیشقە ناتوانێت بۆ ئێمە بجێڕێتەوە. بۆیە باسکردنی عیشق یەکێکە لە بابەتە سەختەکان بەڕاستی، چکەوەکو وتم عاشق خۆ ئاگای لێ نییە چییە، ینی هیچ نازانێ، فەرقی هەیە لەگەڵ ئەوانی تر. ینی بابڵین لەگەڵ خۆشەویستی، لە خۆشەویستی ئاگایی هەیە، کەسەکە ئازانێ بۆ بەرامبەرەکەی خۆشەوێ، بەس لە ناو عیشقا نازانی بۆ خۆشتەوێ و نازانی بۆ هەموو ساتەکانە داگیرەکە، نازانی بۆچی ناتوانانی یەک لەحزە لی دوورکەویتەوە، ئاگایی لەوێ نییە. بۆی ئەم محاوەلەی ئێمە وەکو محاوەلیشی دەروونشیکارانە و سایکۆلۆژی هەوڵە بۆ تێگەیشتن لەو حاڵەتە، چونکە بەڕاستی هیچ کۆمەڵگەیەک وەکو کۆمەڵگەی کوردی جیرۆدەی ئەم جۆرە لە عیشقە نییە. ینی لە سایە هەشتای ئەو زەواجانی لە کۆمەڵگەی کوردی ئەگرێن بەم جۆرە عیشقەیە کابرا خۆ پێداهاتە، حاڵەتی واعی و ئاگایی نییە، ئیلا ئەوانەی کە تەمەنیان نەچێتە سەرەوە. ینی با بڵین کەسێکا بێ بە 40 ساڵ 45 ساڵ
لەبەروی بە عەقڵ بیر لە پرۆسەکە ئاکاتەوە زیاتر لە ژێر دەسەڵاتی هەڵچوون و غەریزەکان هاتوۆتە دەرەوە، بەڵامیش زۆر بە زەحمەتی ئەتوانێت زەواج بکات، چونکە عەقڵ سیفەتی عەقڵ وایە، یعنی با بڵین بەردەوام بیر لەو شتە ناکاتەوە کە لێرەیە، بیر لەو شتە ئاکاتەوە کە لێرە نییە. یعنی بۆ منە کاتی تۆ بە ڕێگایەکە ڕێ ئەگەر بە عەقڵ بۆ ڕێگایە بڕۆی عەقڵ پێتەڵێ وەڵای ئەگەر لە ڕێگاکەی ترەوە ڕۆشت بام ئەکیدم ئاوها باشترە بوو ئاوها بوو، یعنی ئەکەوێتە ناو بەرامبەری و قیاسەوە، و لەناو بەرامبەری و قیاسە ئینسان دایم قەلەقە بێ، یعنی ناتوانێت ئیختیار بکە، ناتوانێت ئیختیاری شتەکان بکە. بەس لە ناو عیشقاوانیە کابرا فیداییە خۆ پێدادا، وەکوتم زەواجیش لە کۆمەڵگەی ئێمە، ینی بەراورد بە زەواج لە کۆمەڵگەی ئەوروپی کە پرۆسەیەکی عەقلیە بۆیە ئەوان زۆر درەنگ زەواجەکەن، لای ئێمە بە عیشق زەواجە بۆیە زۆر زوو زەواجەکرێت لە کۆمەڵگەی ئێمە، یعنی دوو کەسەکە بەریەکەکەون و 5-6 ساڵ 10 ساڵ پێکەواژین و ئینجا دوایی لە یەکتر تێگەن، ئیترەویژەوەیە یا ئەوە تا پێکەوە بەردەوامە بن یاخود پێکەوە فەشە لە هێنی و لە یەک دوورەکەونەوە. طبعی وەکوتم من ینی ئەگەر ئێستا لە من بپرسن عیشق چییە و پرسیارە زۆر زەحمەتە، بەڵام هەوڵەدەم لە ڕێگەی کۆمەڵێ دەرگاوە کۆمەڵێ ئاکتی جیاواز وەرگرم، لەوێوە بتوانم کۆمەڵێک زانیاری لەو جیهانە وەربگری و ئەوە شیوامان لێکە کە پاڵپش بین و موسڕ و مکوڕ بین لەسەرەوە، چکە ئەمە بەشێکە لە لاشعوری ئینسانی ئێمەوە، بەشێکە لە لاشعوری خۆمان، و زۆر گرنگە کە ئەم جیهانە لاشعورە، ئەم جیهانە تاریکە کە لە ناومانە دانیشتووە بیهێنینە بەر ڕۆشنایی ئاگایی، چکە هەر کاتێک ئێمە هێنینە بەر ڕۆشنایی ئاگایی لەوێ تێگەیشتن دێتە ئاراوە و ئەو هێزەی کە هەیەی لەسەر ئێمە ئەو هێزەی نامێنێ، ینی فشارەکەی کەمترە بێتەوە، چکە ئاگایی دێتە ناو پرۆسەکەەوە. طبیعی عیشقی سایکۆلۆژی یا سایکۆلۆژیای عیشق من ناویشی تریشم بۆ داناوە کە ناوە عیشقی یۆتۆپیا. بۆ ئێمە زانین حاڵەتی عیشق حاڵەتێکە کە معشوق لێرە نییە، چکە کاتێک کە معشوق دێت لە تەنیشمان دانیشێ غایبە بێ، و ئەو کاتێک کە لێرە نییە حازرە لە دەرونی ئێمەیە. جاوە پرسیارێکی سەرەکیە بەڕاستی، یعنی بابین ئێستا فەحسی ئەم هاوچێشەیە بکەین، یعنی چی؟ ئەو کاتە تۆ لای منی کە لێرە نیت، یعنی بە جەستە غایبی، و ئەو کاتی کە حازری جەستەت حازرە غایبی، یعنی ئەمە یەکێکە لە کێشەکان، چکە بۆچی ئەو کەسەی کە ئێستا سوتاوە بۆ معشوقەکەی کە با بڵین بۆی نەبووە، ئەگەر ببێ بە ژنی ئیترە بێ بە ژنی لە معشوقیت دێتە دەر، ئەو کاتە لەوانەیە بە شوێن یەکێکی ترا بگەڕێ، ئەو کەسەش نابێ لێرە بێت. ئەمە یەکێکە لەو خاڵە سیر و سەمەرانی کە لە جیهانی عیشقایە، لە عیشقی سایکۆلۆژیاوی کە ناوم ناو عیشقی یۆتۆپی. طبعی لە ناو عیشقی یۆتۆپیا ئێمە با بڵین جەمسەرێکمانەیە کە پێڵێن عاشق، جەمسەری دووەم معشوق، خودی پرۆسەکەش عیشق. لە عیشقی سایکۆلۆژیایە سایکۆلۆژیای عیشق یا ئەوەی کە ناوم ناو عیشقی یۆتۆپی تەنها عاشق لێرەیە، معشوق لێرە نییە. یعنی چی ئەو قسەیە؟ زۆر باشە، بە دەلیلی ئەوەی باشە ئەگەر تۆ ئەو کاتی کە حازری لای من بەجەستا، بەڵام کاتێک کە حازرە بی غایبە بی، و ئەو کاتێک کە غایبە بی حازرە بی، ئەدی دیارەوە تۆ نیت. ئەی ئەگەر تۆ نی چێە؟ ئەو پرسیارەکەیە، چونکە ئەگەر تۆ بوایە ئەو کاتی کە هاتیتە لای من وەکو جەستە حزورە پێیا کرد، ئەبوایە ئەم جیهانە زیاتر گەشەی کردایە بکرایەوە. ئێ باشە جیهانەکە کۆتایی پێدێ، هەر وەکو قوبادی جەلیزادە لە شعرێکاڵێ گوڵەکانی خۆشەویستی لە پەیخەفی ژن و مێردایەتیە هەڵەوەرە، دەیکەوا بۆ بێ شتێکی تر بێ. باشە ئەگەر شتێکی ترە چییە؟ تا کەواتە لێرە ئێمە ئەبێ جیاوازی بکەین لە نێوان دووشت. یەکەمیان ئەوەی پێڵێنی معشوق، ئەوەی پێڵێن کەسەکە، یعنی تۆ کەسێکی واقعیت هەیە کردوتە بە معشوق، بەڵام دووشتی جیاوازن، یعنی کەسە واقعەکە، باڵین کەسە واقعەکە ناوی سینە، باشە معشوقەکەت هەیە لێرە، تۆ مامەڵە لەگەڵ معشوقەکەکەی، بەڵام لە ناو جەستەی کەسەکەیە مامەڵەکەی. وەکو وتم ئەو معشوقە ئەو نییە، یعنی یار کەسە واقعەکە نییە، ئاگادار بن هاوڕێ، خودی معشوق کەسە واقعەکە نییە. ئەدی معشوق چییە؟ ئەوە پرسیارەکە ئێمە بێ بە شوێنیان بگەڕین. معشوق بریتیە لە وێنە میسالیەکەی یار، یعنی ئەگەر هات و ژنێک پیاوێکی خۆشویست
و کردی بە معشوق و بۆی سووتە ئەو حاڵەتی گڕگرتن و سووتانەکە هەیە. ئەوەی ئەو بۆیە سووتێ پیاوەکە نییە بەڕاستی، میسالیەتی پیاوە، یعنی شخصیەتی پیاوە لە ئەعلا مستەوای بەڵندی. ئەگەر ژنێکیش یعنی ئەگەر پیاوێکیش کە کچێکی خۆشەوێ، معشوق کچەکە نییە، معشوق کچەکە نییە، کچەکە کەسێکی واقعیە، تاریخی ولادەتی دیارە، خەڵکی فڵانە شارە، وەڵاهی ئەم کچە کە نانەخوا شلە و شت بە دەمیا دێتە خوار. ئەو وێنە میسالیە جوانەی یەکێکی ترە لە خەیاڵی خۆمانە ڕەسممان کردووە. یعنی مەسەلێکەیە ئەڵێ پێم خۆشە لێرە باس بکەم، ئەڵێ ڕۆژێکیان مارێک عاشق بوو، خەو خۆراکی لێ حەرام ببوو، یەکێ لە برادەرەکانی وتی ئاخر ئاوا نابێ، تۆ بێ پچیتە پێشەوە، چکە گەر نچتە پێشەوە بۆ لای معشوقەکە دەی هیچ شتێ ڕوونا بێ قسەی لەگەڵکەی تۆ ئاها بەم پەرێشانی و حاڵیە. بڕیاری دا پسێ قسە لەگەڵ معشوقەکەی خۆی بکە مارەکە کە چوو بۆ لای معشوقەکەی سەیری کە سۆندەیە، مار نییە. یعنی ئەم مەسەلەوەمان پێڵێ ئەوەی ئێمە عاشقیە بین وێنایەکە لە خەیاڵی خۆمانە، نەک کەسە واقعەکە، چکە ئەو کەسە واقعەیە هێشتا نەگەیشتۆتەوە ئاستە میسالی کە تۆ تەسویرت کردووە لە ناو خۆتە. بۆیە ئەوە تەنها خۆتی لە ناو پرۆسەکەی معشوق نییە. بۆیە کاتێک ئەم حاڵەتە، ینی ئەم حاڵەتە لە عیشق کاتێک دوودانە کەس بەم پرۆسەیە بن بە ژن و مێردی یەکتر، تەبیعی لە ناو زەواجە شتەکە کەشفە بێ، ڕوو نەبێتەوە، چکە کەسەکە بەردەوام ئەوێ ئەوە ببینێ ئەو وێنەیە کە تەسویرە لە مێشکی خۆیە، بەڵام لە واقعا بەردەوام شخصە واقعەکە ئەبینی. هەر چاوەڕێیەکە 5 ساڵ 10 ساڵ و ژنەکەش هەروە، ینی هەردووچیان چاوەڕێیەکەن ئەو وێنە میسالیە ببینین، بەڵام چێ بینن؟ وێنە واقعەکە. وێنە واقعەکە چیە؟ ئەو شخصیەتەیە کە لە بازاڕە هەیە. یعنی بۆ نە شخصیەتی معشوقەکەی تۆ فەرقی چیە لەگەڵ ئەو شخصیەتی کە لە بازاڕە هەیە، لەگەڵ عەرەبانچیەکە، لەگەڵ تەڕەفرۆشەکە؟ یەک کەسایەتیە، بەڵام ئەوەی کە وەک کردووە تۆزیێت تۆ ئەوە تۆی بە جیاواز تەسویریەکەی. طبعی ئەمە باسی عیشقی سایکۆلۆژیەکەم ها، ینی جۆرێکی تر لە عیشقەیە کە لە کۆتاییەگە دەرفەتە بێ ئەچم، ینی هەوڵە دەم کە تیشکێک بخەمە سەر ئەوە. کەوابوو تەنها عاشق لێرەیە، معشوق لێرە نییە. تەنانەت ئەو کاتەشی، ینی با بڵێن ئەو ژن و مێردە کە بەم پرۆسەیە ئەچنە ناو پرۆسەی زەواجەوە، بەم حاڵەتە، تەنانەت ئەو کاتەشی کە لەگەڵ یەکە خەون لەگەڵ یەک ناخەون، ئەسڵەن ینی لەگەڵ یەک خەوتنەکەشیان تەنیایە، دوو کەس نین، هەر یەکە، هەر کەسە لە جیهانی خۆیەتی، کەسیان نەپەڕیوەتەوە بۆ جیهانی ئەوی تر و نەیانتوانیوە وێنە ڕاستەقینەکەی خۆیان ببینن بەڕاستی. ئەمە عیشقی ئۆتۆپیە. ینی بۆ نمونەیەم جۆرە لە عیشقە لە ئەدەبیاتی کوردیە، باڵێن چکە ئەدەبی فۆلکلۆری ئەمە ئەدەبیشی دەوڵەمەندە بەڕاستی. یەکێک لەوانە باڵێن شیرین و فەرهاد. ئەگەر شیرین و فەرهاد یعنی داستانێکی کوردی نییە بەڕاستی، بەڵام لە ڕۆژهەڵاتە عەرەبەکان و فارسەکان و کوردەکان و تورکەکان هەر یەکە بە پێی تێگەشتن و ئەو کلتور و ستراکتورە جیهانبینی خۆی دایڕشتۆتەوە. طبعی ئێمە ئەزانین کە لەیلا و مەجنون، یا با بڵێن لەیلا و مەجنون، ئێمە ئەزانین مەجنون با بڵێن حتا مەسەلێک گێڵێ ڕۆژیان لەیلا بیستێم مەجنون شێت بوو داوێتە سەحرا و ئەو شتانە چێ بۆ لای ئەڵێ مەجنون وەرە کاکە تۆ خێرە شێت بووی، ئەمە چییە ئەم شێتی و ناوی منیشە زڕان و ئیتر مەجنون سەرێک هەڵە بڕێ سەیری لەیلاکە، ئەڵێ تۆ چی؟ ئەڵێ من لەیلام. ئەڵێ نا تۆ لەیلای ئەو لەیلایانی کە منی بینم. یعنی ئەمە ینی مەسەلەکە گزارشتە لە چی؟ ینی ئەوەیە کە ئێمە لە خەیاڵی خۆمانە لەیلایەکمان هەیە و هەر کەسێکمان لەگەڵ لەیلای خەیاڵی خۆمانە ئەژی، نەگە و لەیلا واقعیە. ئەم جۆرە لە عیشق ینی هی تەمەڵەکانە بەڕاستی. ئەزانم ئەم قسەیە زۆر بریندارکەرەوە، ئێمە پێمان ناخۆشە، چکە وەکو وتم ئەم جۆرە لە عیشق بەشێکە لە کەسێتی ئێمە، لە کەسێتی ئینسانی کورد. ئەمە هی تەمەڵەکانە، یعنی هاڵێ کەوتمە داوی خۆشەویستیەوە، خەوتۆکانە کەونە ناو داوی خۆشەویستیەوە، کەسێک کە خەوی لێ کەوتووە. چونکە بۆ ئینسان لەم حاڵەتەیە بە شوێن بە هەشتێکی حازرە ئەگەڕێ، یعنی ئێوازانی ئەو کەسە کە بێتە ناو ژیانەوە ئیتر ئەچێتە ناو بەهەشتەکەوە. باش ئێمە باسمان کرد ئەو کەسە خۆ پەروەردە نەکراوە، خۆی پەروەردە نەکردووە، خۆی پرچەک نەکردووە بۆ ئەم
ژیانە ئاڵۆزەی کە لە بەردەمانەیە، بەڵکو بەهەژەوەیە کە دروستەکرێن، نەک بەهشتێکی حازر. شتیوانیە وەهمە. بۆیە تەمەڵەکان، خەوتۆکان، ئەوانەی کە ئیرادەیەکیان نییە، چکە کەسی عاشق دایم بە شوێن پاڵەوانێکەوەیە، خۆی توێنێتەوە لە ناو معشوقا. شتێک نییە ناوی من بێ، ئەوەی هەیە هەمووی ئەوی ترە. بۆچی خۆی ئەکا لە ناو ئەوی ترا خۆی توێنێتەوە؟ یەکەمیان بە شوێن معنایە ئەگەڕێ، ئەوێ مانایەک بدۆزێتەوە و پیشانی بەرامبەر بدا، ها من قوربانیە دەوچکە لە ناو عشقا گەورەترین پایە ئەم جۆرە لە عشق بریتە لە قوربانی، بریتە لە قوربانی. قوربانیە داڵێ سەیرم کەەوە تا من بۆ تۆ مرم، بۆ تۆ سووتێم، هەموو شتەکان واز لێنم لەبەر تۆ، بۆ ئەوە ببینرێ. یعنی خۆی نییە، شتێک نییە ناوی خۆی بێ، خۆی ئەخاتە ناو ئەوی ترەوە. دووە بە شوێن بە هەشتێکی حازرە ئەگەڕێ. بۆ ئێسێکی کوڕکوچەکانی ئێمە ئەکەونە ناو ئەم حاڵەتەوە و زۆر کەسیژەیە لی نایەتە دەرەوە. بەڕاستی شێتە بێ، نمونەشمان زۆرە لە کۆمەڵگەی کوردی. لە هەولێر ئەگە زاکیرەم یارمەتیە کابراەگە بوو دایم جلی سپی لە بەربوونایە نابوو پیاوە سپێکە تەبی، ینی خوالی خۆش بێ، ئینسانێکی بێوەی و بێزەر بوو. بەڕاستی ئەو کوڕا لەوانێ زۆرێک لە هاوڕێیان بیشی ناسن، پێما بێنایی کاکە زیاد بوو. کاکە زیاد لە فەڕەنسای خوێن، ئینسانێکی کورد بەم حاڵەتەوە کە لە ناویە هەیە، ئەم هەموو کەپت و ئەمەی ئەم کولتورە لە ناوخۆیان هەڵەگرێت لە فەڕەنسا لەوێ کچێکی خۆشێ. تەبی عشق لە ئەوروپا نەماوە، بۆ معلوماتە شتێ نییە ناوی عشق بێ، گۆڕاوە، ینی چۆتە ناو ئاستی ترەوە. لەوێ کە کچەکە وەکو عیلاقەیە، ینی چکە ئەوان ئازادن، ئەوان ینی هەتاکەنە ناو زەواج، ینی ممکنە لەگەڵ 50 کەس کەونە ناو پەیوەندیەوە. هۆواز لەم کوڕاهێنێم کوڕێتەوە و شێتە بێ. ینی بۆیە زۆر ترسناکە کاتێک ئێمە ئاگامان لەم حکایەتە نەبێەوە، نەتوانین لایەنە لا شعوریەکانی ئەم پرۆسەیە کەشفکەین و ڕووناکی بخەینە سەر، چکە لە چواردەورو بەرمان ئەگوزەرێ، یاخود بەشێکی لاوازە لە ناو کەسەتی ئێمەیە، چکە ئەوەی هەر یەشێک لە ئێمە با بڵین لە کۆمەڵگەی کوردی و ڕۆشتوویشی هەیەوەی کە ناڵێ چیت هەیە بۆ ڕۆشتۆکەت. ئەی باش چۆن هەمەڵە لەگەڵم حاڵەتە بکەین ئێمە. اینجا ئەوەش بە پێ حاڵەتەکانە گۆڕە. تەبی کەسێک کە با بڵین زەواجەکە و ڕۆشتوویشی هەیە، ئەگە زەواجەکەی فاشل بێ سەختە لەسەری، چکە وەکوتم عەقڵ دێتە ناو پرۆسەکەواڵێ ئێستا ئەگەر لەگەڵ ئەو بوومایە من لە ناو بەهشتەکەی خۆما بوو. بەڵام کەسێک کە حاڵەتەکەی ئاساییە کە تێگا لە بابەتەکە، چکە کە ئەو دێ بێ بە زەواجەکە بێ بە ژنی کەسەکە، ئیتر ئەویژە بێ بە ژنی تۆ، لەوێ دێتە دەرێ، ینی ئەو معشوقیەتە تێپەڕێنێ بێتەوە بە کەسە واقعەکە. بۆیە سیرەکەی ئینسان لە حاڵەتی عیشقا لەسەر زەوی نییە، بەڕاستی لە ئاسمانە، ینی دوو کەسن لەسەر زەوی نین، حساب بۆ کولتور و چوزانم بەها و تا بۆ ئاینی و کۆمەڵایەتیەکان ناکەن. بەڵام وەختێک کە دێنەوە سەرزەوی ئەبنەوە بە دوو کەسی واقعی، ئەبن بە دوو کەس هەر وەکو هەر کەسێک کە لە بازاڕە هەیە. ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو کە ئاماژەم پێدا، عشقی ئۆتۆپی، کە تەنها عاشق لێرێ، معشوق لێرە نییە. و خاڵێکی تری گرنگ ئەوە بوو کەوتمان معشوق دوو جۆرە، یەکیان معشوقە واقعیەکەیە، ئێشان ئەو معشوقە وێ ناکراوەیە کە لە خەیاڵی خۆمانەیە. ئەوم باس کرد کە معشوقە واقعیەکەم معشوقە وێ ناکراوەکە نییە. و معشوقە وێ ناکراوەکە هێزێکی بەقوەترە لە واقعەکە. خاڵێکی تر کە وەکوتم کۆمەڵێ ئاکتە دۆزمەوە کە باسی عشق بکەم، چکە هاوتمان ئاوە بە شێویشی کولی زۆر زەحمەتە ئێمە باسی ئەم پرۆسەیە بکەین. یەکیشتر لەو خاڵانە کە زۆر گرنگە چۆنێتی سیرکردنی عاشق بۆ معشوقە. ئێمە دوو حاڵەتی سیرکردنمانەیە، یەکەمیان بریتێ لە سیرکردن لە ناوەوە، دووەم سیرکردن لە دەرەوە. کێشەی عاشق ئەوەیە کە لە ناوەوە سەیری معشوقەکە، لە ناو خۆیە هاوتمان تەسویریەکە، لە دەرەوە سەیری ناکە. یعنی بۆ نمونە لە دەرەوە سەیری ناکە، ئەم معشوقەش وەکو کچەکەی دراوسێیان، وەکو ئەو ژنەی کە لە بازاڕایی بینێ هەموو ژیانی قوڕاوی، ئەویش قوڕاویە بێ، ئەویش کە نانەخوا، ئەویش سوزانم ئەکۆکێ، ئەویش ئەپشمێ، ئەویش چڵم بەلوتیایەتە خوارەوە، ئەویش بە شەرێکە وەکو هەر بە شەرێکی تر. بەڵام لەبەرەوەی لە ناوەوە سەیریەکە ناتوانێ ئەم شتانە ببینێ، ناتوانێ. من بیرمە جاریچان
برادێک ینی کچێک هات ئەو پرسیاری لێکردم یەکێک بوو لە قوتابیەکانم لە کولیە وتی کوڕێگەی ئاوا هاتووە بۆ زەواج و ئیتر کە باسی کرد من یەخسە زانیم کە ئەم کەسە لە ناوە سەیری کەسەکەکە لە کاتێکا کەسەکەش مەناسی من ینی نەشمەتوانی ینی نەشمێوێرە قسەیکی وازەح بکەم لەبەروی حساسە و پرۆسی وتم یەک نەسحەتێکم مەحاولە بکە لە دەرەوە سەیریکە لە ناوە سەیری مەکە وفعلا ینی قوەتی ئەوەی هەبوو کە دیدگای ڕوانینی بگۆڕێ لە دەرەوە سەیری بکە وفعلا هاتە دەرێ لە حکایەتەکە کە ئیترەوە ئەو نییە ئەو وێنە میسالیە گەورەیە کە تەسویری کردووە لە ناوخۆیە کەسێکی ترە کەوا بوو سیرکردن لە ناو سیرکردن لە دەرەوە یعنی جا ئەمە ینی بۆ منە ئەگەر نمونەی تر وەرگرم بۆ منە پەیوەندی نێوان شێخێک و دەروێشێک ئەمە شەرح ئەم حاڵەتی عشقی سایکۆلۆژیە بەڕاستی ینی دەروێش کە سەیری شێخەکەیەکە لە ناوە سەیری شێخەکە لە دەرەوە سەیری ناکە ینی وازانێ مامە شێخ ئەفڕێ مامە شێخ لە ئاسمانە مامە شێخ لە مەکە و مەدینە نوێژەکە لە کاتێکەوە نییە ینی مامە شێخ هەر کەسێکی واقعیە وەکو هەر نوێژ خوێنیش تر بەس لەبەروی لە ناوە سەیریەکە کە گوێی لە دەنگیە بێ هاوارەکە کە ئەکەوێتە ناو حاڵەتی تایبەتیەوە لە خۆیەدا بۆ مامە شێخ ینی بۆ منە ئەگەر نمونەیە وەرگرین ئێمە بۆ منە هەر یەکێک لەم شێخانەی خۆمان کە لە سلێمانیە زۆر جا ڤیدیۆشتیدا بەزێ کە دەروێشەکان لەبەری هاوارەکەن و تەقلە لێدەن و ماچیەکەن و ینی کۆمنتی خەڵکە خوێنێتەوە پێیەکەنێ خەڵکەکە باشە تۆ بۆ پێیەکەنی ئەو بۆ یەگری ئەو پرسیارەکەی لەبەرەوەی ئەو کەسە لە ناوە سەیری شێخەکە نەک لە دەرەوە تۆ لە دەرەوە لە فەیسبوک لە حاڵەتی وەحید سەیرەکەی شتێکی کۆمیدیە بینی و فعلەن پێیەکەنی بەڵام ئەو ئەکەوێتەوە ناو حاڵەتی ناخود ئاگا لا شعوری خۆی و لە ناوەوە تەسویری مامە شێخەکە و مامە شێخ بە شتێکی گەورەیە بینی زۆر گەورە تەسویری مامە شێخەکە و هەستەکە ئەمە جا دوایی دێ مەسەرەوەی بزانین ئەم وێنەیە چییە بەڕاستی چکەوە گرنگەوە بدۆزینەوە کابوو سیرکردن لە ناوە و سیرکردن لە دەرەوە ینی عاشق هەمیشە لە ناوە سەیری معشوقەکە لە دەرەوە سەیری ناکە بۆیە ناتوانێت غەڵەتەکانی کەم و کوڕیەکانی درۆکانی هەمیشە جوان تەسویریەکە خاڵی ناشرینی نیە باشە ئینسان هەیە خاڵی ناشرینی نەبێ ئینسان هەیە کەم و کوڕی نەبێ ئینسان هەیە خاڵی لاوازی نەبێ دێکەوە بۆ مە کوێ ئەم وێنە تەسویرە میسالیە لە چۆوە هێنا مامەڵەی ئەندامانی حیزب لەگەڵ سەرۆکی حیزبەکەیان ئەوە نمونەیەکی تر باڵین لە زەمینی سیاسەتە ینی بۆ نمونە ئێستا هەموو کادیرانی پارتی چۆن تەسویری سەرۆکی حیزبەکەیانەکەن بە کەسێکی میسالی و پێیان وایەم کەسە هیچ غەڵەتێک ناکات لە ژیانی خۆیان با بڵین گۆڕانەکان چۆن سەیری با بڵین ڕەحمەتی کاک نەوشیروانەکەن یەکێتەکان چۆن سەیری مام جەلالەکەن پارتیەکان چۆن سەیری کاک مەسعود دەکەن بەبێکەم و یانی ئەگەر تۆ بێ ڕەخنەیە بگری ممکنە ئەوە تووشی کاردانەوەی تون ببی یا لای دەروێشە قسە بە شێخەکەی بڵێ تووشی کاردانەوەی زۆر تون دەبی یا لای عاشقێک قسە بە معشوقەکەی بڵێ چکە ئەو لە ناوە تەسویریەکە هەر تەسویرکردنیکیش لە ناوە تەسویرکردنیکی میسالی و ناواقعیە تەسویرکردنیکی میسالی ناواقعیە ئەوە خاڵی دووەمە لە سەر بابەتی عشق کە زۆر گرنگە ئێمە ئێستا بابین ینی ئەوە بەشی یەکەمی سیمینارەکە کەوتم سایکۆلۆژیای عشق ڕووی سایکۆلۆژی دووەم کۆمەڵگەی کوردی وەکو کۆمەڵگەیشی عشقی طبیعی ئەگەر ئێمە بمانێ باسی کۆمەڵگەی کوردی بکەین کۆمەڵگەش ئێمە زانین لە تاکەکان پێکدێ کۆمەڵگەی ئێمە تاکە کۆمەڵی پێکێناوە و تاچی ئێمە ئاوا پەروەردەکرێ بەڕاستی کە بەم حاڵەتی عشقەیە دێ کۆمەڵگەی کوردی زۆر زەحمەت ئێمە بتوانین تەحدیدی هەویەی کۆمەڵگەی کوردی بکەین و یەکێک لەو ئیشکالەتیانی کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە لە تعریفی کۆمەڵگەی کوردی بەڕاستی شوناسێکی دیاریکراوی نییە ینی بۆ نمونە ناتوانین بڵین کۆمەڵگەیەکی ئیسلامی ناتوانین بڵین کۆمەڵگەیەکی قەومیە ناتوانین بڵین کۆمەڵگەیەکی فەرهەنگی کولتوریە بەڵام ئەمە لە دیوە واقعی و فیزیکەکەی بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ دیوە سایکۆلۆژیەکەی کۆمەڵە شتەیە توانین تەسبیتیکەن یەکێک لەو شتانە کە تەسبیتە لە ناو شخصەتی ئینسانی کورداوە کۆمەڵگەی کوردی پێ بناسینەوە ئەوەیە کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیشی عشقیە یعنی چی کۆمەڵگەی عشقی یعنی هەمیشە بە شوێن بەهەشتی حازرە ئاگەڕێ باسمان کرد عاشق بە شوێن بەهەشتی حازرە ئاگەڕێ و نایەوێ خۆی هیچ بکە
یعنی بۆ منە کچەکانی ئێمە لە ماڵەوە دانیشن ئەوێ معشوقەکەی بێ بیبا بۆ ناو بەهەشتەکەی بە بێەوەی خۆی هیچ بکە ئینجا دوایی گلەیژەکە باش تۆ لە ماڵەوە دانیشی وە خۆت حازر کردن نێتە هێناوە زەواج بکەی پیاوێک دێتەوە بە ئەو پیاوە تۆ کەویتە ناو خەونی و پیاوەوە پیاوەکە چکە با بڵێن پلانی داناوە ئیتر دوایی تۆ سیرەکەی غەریبی لە ناو جیهانی پیاوەکەیە چکە تۆ قەرارت داوە بەهەشتێکی حازر ئێوە بەهەشتە حازرە بوونینی عەزیزەکە نە دنیایەک پیاوێکە تۆ کەویتە ناوی بۆیە ئاوای لێ دەرەچێ ئەو کۆمەڵگەی کوردی بەردەوام خۆی بەرهەمەهێنێتەوە تۆ ناتوانانی عایلیشی جیاواز ببینیت ناتوانیت جۆرێکی تر لە پەیوەندی جۆرێکی تر لە زەواج جۆرێکی تر لە شخصیەتی ئینسانی کورد ببینیت وە گۆڕان ڕوو نادا بەردەوام خۆی بەرهەمهێنێتەوە کۆمەڵگەی عشقی بە شوێن بەهەشتی حازرە ئەگەڕێ و حەزی لەوەیە پاڵەوانێ بدۆزێتەوە خۆی بکا بە قوربانی یعنی تۆ سەیری ئێمەکە ینی زامن کۆمەڵی نموناهێنمەوە لەسەر ئاستی سیاسی ئەمانەیە حیزبێکی ئۆپۆزیسیۆن پیا بێت لە کوردستانی یەکسە بەهەشتمان بۆ دروستکە بەس ئێمە وەکو میلەت هیچ نەکەین حازر ئێمە دابنیشین ئەو بەهەشتەکەمان بۆ دروستکە ئەمە بچینە ناوی یعنی ئێمە ئیش لەسەر پەروەردەی خۆمان نەکەین بە حازری بچینە ناوی بۆیە دایم هەڵە خەڵەتێنرێت حیزبی سیاسی دێ شخصەتی ئێمە ناسێ بەڵێنی گەورە و تافی گەورە و بەهەشتی گەورە و ئێمە شەمما شوێنی یەکەوی کە ئەو سقوتێ نێزانین ئەو نیێنجا تفبارانی یەکەین و بە نەحلەتی یەکەین ئەچین شوێنێکی ترەکەوین یعنی کۆمەڵگەی عشقی دایم پێویستی بە پاڵەوانە ئەبێ بە کارگەی بەرهەمێنانی پاڵەوان بۆ ئێمە بەردەوام پاڵەوان و ڕەقەم ئینتاجەکەین یعنی تۆ سەیریکە لە زەمینەی سیاسیە بەردەوام پاڵەوان ئینتاجەکەین هەر لەخۆ با بڵین نسا ئەوان ئەو جیلێک نەماوە ئەو جیلەی دیتە شوێنیانەکەین ئەنکەی بە پاڵەوان لە کاتێکە خۆیان پاڵەوان نینەوانە هەر کەسێکی سادەن وەکو ئێمە ئەوە ئێمەین دروستیان نەکەین لە زەمینەی ئاینە تۆ سەیریکە ئێمە ئەبین بە کارگەی بەرهەمهێنانی پاڵەوانی ئاینی یعنی مەلایەگە دۆزینەوە لەبەروێ هەر لە ناوەوە تەسویریەکەین ئەیکەین بە پاڵەوانی جیهانە ئاینێکی خۆمان ئەیخینە نێوان خۆمان و خوای خۆمانەوە چکە ئێمە خۆمان ئەو تاقە و هێزەمان نییە وەکو شخصی ڕوبەڕووی خوابینەوە وەخوا وەکو زاتێک ئەزمون بکەین لە زەمینی سیاسەکەشە کە باسم کرد خۆمان ئەو ئیرادەیەمانێ خۆمان ژیانی خۆمان خۆش بکەین خۆمان ئیرادەی ژیانی خۆمان بکەین ئەمانەیە پاڵەوانێک بێت ئیرادەمان پاڵەوانێک بێت بەهەشتێکمان بۆ دروستکە ئەوەی چێکە لە سفەتەکانی کۆمەڵگەی عشقی کە کۆمەڵگەی کوردی تا سەر ئێسقان کۆمەڵگەیشی عشقیە وە دوایش لە هەموو کۆتایەکانی شایمە دۆڕین بەڕاستی لە زەمینەی سەقافی بۆ نمونە حەزمان لێ یەکدون و سەر بکەین بە پاڵەوان و ئیتر پاڵەوانیش مقدسە لە جیهانی ئێمەیە یعنی مقدسە یعنی چۆن سەرۆکی حیزبەکە دەروێش و شوێن کەوتە و لایەنگری هەیە نووسەریشمان هەیە دەروێش و شوێن کەوتە و لایەنی هەیە بۆیە بەڕاستی ئەوە ئیشی ئێمە ینی ئیشی ئێمە بین ئەم ستراکتورە کۆمەڵایەتیە کە ستراکتوریی عشقیەوە پاڵەوان نەبێ بە کارگەی بەرهەمێنانی پاڵەوان بیشکێنی لانی کەم ئاگایی بخینە سەر ئەمە بگۆڕین بۆ ئیترار حیزبێ نەهات بتوانێت گەنجەکانی ئێمە خەیاڵی ئێمە بەرە و بتوانێت بە درۆکانی ئێمە ڕازی بکە بە بەهەشتی درۆیینە کۆمەڵگەی عشقی وەکوتم ئەبێ بە کارگەی بەرهەمهێنانی پاڵەوان و بەردەوام ڕقەم دروستەکە و بە شوێن بەهەشتی حازرە ئەگەڕێ لەبەرەوەی وەکوتم ئەم کۆمەڵگەیە ناتوانێت ئیداری خۆی بکە ئەوەش پەیوەندی بەسیەوە پەیوەندی بە جۆری پەروەردەی ئێمەوە هەیە بەڕاستی یعنی ئێمە وتم یەکەمین عیلاقە ئێستا بابێم ئیشەکە لەسەر ئەوە بکەین بگەڕێمەوە بۆ بابەتی ئەوەڵی پرسیارەکە لەسەرەوە بکەم باشە ئەوەی ئێمە تەسویریەکەین بە میسالی چییە ئێمە وتمان باشە معشوق کاتێک معنای هەیە کە لێرە نییە و کاتێک کە دێ لە تەنیشتمان دانیشێ غایی بەبێ ئەی باشە ئەوەی ئێمە تەسویریەکەین چییە جا خاڵێکی زۆر جەوهەریژەوەیە کە لە کۆمەڵگەی عیشقیان مردوەکان بەهێزترن لە زیندوەکان یعنی تۆ بمریت زۆر بەهێزی بەس هەتا زیندوی بەهێزنی بۆ لەبەرەوەی کە ئەمریت ئێمە لە ناوە تەسویرەکەینەوە بە شێوەیەکی میسالی بۆ منە مامەڵەی لە زەمینەی ئاینە ئەمە زۆر بەرچاوە بەڕاستی بۆ منە باسی شێخی گەیلانیەکەن یا کەسایەتی ئاینیە ڕموزە ئاینیەکان کە مردون و لێرەنی
یعنی قەت ناتوانانی خاڵێکی سلبی شخصیتیان بدۆزیتەوە. زۆر گەورە کراون، زۆر، یعنی مردوو بەهێزترە لە زیندوو لە جیهانی ئێمەیە. هەر وەکو بۆ معشوقیش بەهێزە لە جیهانی عاشقا، لەبەرەوەی معشوقیش حسابی مردووی بۆ کرێ، لەبەرەوەی هەر نییە، ئەسڵەن نییە، نەبوو، هەرچکە هەردووچیان نەبوونن، چ مردوو چ ئەوەی کە لێرە نییە. بۆیە بەهێزن کە لێرە نین، ئێمە تەسویریانەکەین، بەڵام کە دێنە پێشمان و بەواقعیەیان بینین، یعنی باڵێن هەرو جۆرە شخصیتانە خۆیان کە لە ژیانە بۆ قەت ڕازی نەبوون ئەوها مقدەس بکرێن، چکە دواتر ئەمانە تەقدیسەکرێن و بە پیرۆزەکرێن، کە هەر شتێکیش بە پیرۆز کرێ بێ بە تابۆ، تۆ بۆت نییە قسەی لەسەرکەی، بۆت نییە پەنجەی بخەیتە سەر، بۆت نییە ڕەخنەی لێ بگری، کامەی تر کۆمەلگا ڕاگرێ. ئێتۆکە وتمە ما بین بە معمەلی بەرەمهێنانی ژمارە و پاڵەوان، بەردەوام پاڵم بەشم پاڵەوان ئاگەڕێن، هەروەکو چۆن عاشق وازانێ ئەوە معشوقە ژیانی خۆشەکە، بەس بۆ خۆشی هیچی نەکردووە. ێ باش عیلاقە ڕاستەقینەکە چۆن؟ عیلاقە ڕاستەقینەکە ئەوەیە کەسێک دەتوانێت دڵی تۆ خۆشکە کە پێشتر دڵی خۆی خۆش کردبێ، کە پێشتر خۆی ئاوەدان کردبێتەوە. کەسێک کە ئاوەدان نەبێ یعنی چی؟ تۆتەوێ کەسێک کە ئاوەدان نییە بەرتۆ بکەوێ ئاوەدانێکاتەوە. ئێو کەسە خۆی پڕە لە تاریکی، خۆی پڕە لە ئاڵۆزی و خۆی پڕە لە پشێوی، کە بەرتۆوەکەوێ تاریکترت دەکا، بزرترت دەکا، ونترە بی. ئەوانی کە ئەم ئەزمونیان هەیە ڕەنگە باشتر ئیحساس بەم قسانی من بکە. ئێستا پرسیارەکە ئەوەیە، ئەوەی ئێمە تەسویریەکەین یار چییە؟ یار چییە؟ یعنی لەوانەیە قسەکە زۆر قورس بێ بۆ تەقەبولکردن، بەڵام ئەوەی ئێمە تەسویریەکەین خودی خۆمانی، ئەوی تر نییە. یعنی چی؟ یعنی ئێستا ئێمە بە نەتیجەیەکی زۆر خەتەر گەیشتین، یعنی معشوق خودی خۆمانە تەسویریەکەین لە ئەوی ترە. چونکە ئینسان دایم بیر لە باشترە کاتەوە، یعنی با بڵین کاتێ تۆگەی بە شتێکی باشتر لەناو ئەوە بیر لە ئەگەرە باشترەکەی ترەکەیتەوە. بەڵام لە مەساحەی خەیاڵی خۆمانە، لەبەرەوەی خەیاڵ مەساحەیەکی فراوانە و بەردەوام تەسویری بەرامبەر بە میسالیەکەی، زۆر میسالیانە تەسویری بەرامبەرەکەین، واقعیانە تەسویری ناکەین، مامەڵەی لەگەڵ ناکەین. کەوابوو ئەوەی ئێمە تەسویریەکەین و ئەوەی ئێمە پێی ئەگەین و بیری لێکەینەوە لەگەڵ یەژین، بریتە لە چی؟ بریتە لە وێنێکی میسالی کە خۆمان تەسویریەکەین، نەک لە کەسەکەی هەبێ. ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە بۆ تێگەیشتن لە سایکۆلۆژیای عشق لە کۆمەڵگەی ئێمەیە. من ئەوە تقریبا نیو سەعاتێکە قسەکەم، نازانم ئایا بەردەوام بم یا بەردەوام نەبم، چکە پێم وابێ ئەبێ ئیلتیزامم هەبێ بە کاتەکەوە، ئیتر نازانم ئەو هاوڕێیانە کۆمنتەکانیش نازانم چ کۆمنتێکاتەوە، چکە تەرکیزم لەسەر کۆمنتەکە نەبووە، بەڵام هەر ینی 5-6 دقەی تر ئەقۆزمەوە، وتمەم جۆرە عیشقم جیا کردەوە لە عیشقی عیرفانی و جیاشم کردەوە لە عیشقێکی ئەوەی لە فەلسەفەیە باسکرەوە لە ڕووە سایکۆلۆژیکە و من بەڕاستی تەرکیزم قستە سەر و نەشگەڕامێنی کتێب و شت زۆرە، با بڵین قسەیان لەسەر عیشق هەیە، بەس من حەزم کرد بەپی ینی بگەڕێمەوە ناو خۆمەوەی خۆم لەسەر ئەم عیشقەی زانم بە ئێوەی، چکە هەستەکەم لەمایە باشترە توانین لە یەک کتێب بکەین، چکە کتێب زۆرە، ینی هەر خەڵک دەتوانێت دەستی بە کتێبەکان بکە. خاڵێکی تر کە ئەگەڕێمەوە سەری پێم وایە گرنگە کە باسی ئەوم کرد، کاتێک ئەڵێ ئەکەومە داوی خۆشەویستیەوە یا بە یەکەم نیگە کەوتە داوی خۆشەویستیەوە، تەبیعی ئەم جۆرە عیشقە، ئەم جۆرە عیشقی کاڵی یەکەم نیگایە، یەکەم خۆشەویستی بۆ لە بیر ناچێتەوە. پێم وایە بابەتێکی گرنگە ئەمە. طبیعی ئێمە بێ بپرسین باشە ئەو کاتی کە تۆ ئەکەویتە ناو ئەم جۆرە لە عیشقەوە لە چ تەمەنێکە؟ عادەتەن ئەگە بیری لێ بکەیتەوە لە تەمەنی هەرزەکاریە، ئەزانی یعنی تەمەنی هەرزەکاریە. باشە ئینسان لە ناو تەمەنی هەرزەکاریە لەژێر کاریگەری چیە؟ لەژێر کاریگەری غەریزە و لەژێر کاریگەری هەڵچوونە سایکۆلۆژیەکانیایەتی، یعنی عەقلی نییە، ڕۆحی نییە، قەلبیش نییە، حاڵەتێکی سایکۆلۆژیە.
یعنی یەکەم نیگا عیشقێکی بایۆلۆژی و غەریزیە. تۆ عاشقی چاوی قژی شتێک گەبی لە جەستەی ئەو کەسەیە، نەگەوە تۆ هاتبی خۆ کەسەکە نەناسیوە تۆ باشە پرسیارەکەی ئەو کەسە ناسیوە نە لەگەڵی ژیاوی نە جا هەیە قسەشی لەگەڵ نەکردووە هیچ هەر یەکلایەنە بووە ئەتروکو هاجا بۆ یاڵم کە تەنها عاشق لێرێ معشوق لێرە نییە قسەشی لەگەڵکەی لەبەرەوەی مەوداکە کورد بووە نەوتوانیوە کەشفیکەی چکە تۆ بێ لەگەڵی بژیت بەر جەوهەری کەسەکە بکەوی نەک جەستەی کەسەکە. خۆشەویستی یەکەم ئەوەیە کە تۆ بەر جەستەی کەسەکە کەوتووی، یعنی با بڵین معجیبی شتیشی ئەو کەسە بووی چکە ئینسان وایە ئینسان خواوای دروست کردووە کە ئێمە جیاوازن بۆ منە من کۆمەڵێک ئافرەتم پێ جوانە لەوانەیە لە چاوی کوڕێکتر جوان نییە ئەویش بە خاتری ئەوەیە کە ئێمە پچکە ناکرێ ئەمە هەمومان حەز لە یەکنەوە بکەین ئەگەر چی ئێستا دنیای ئەمڕۆ ئەمەی کە پێڵێن تەجمیلی جەستەوە ئەوە هەمووی ماشەڵا وەکو بیبسی وەکو شوشەی بیبسی وەک سنووق هەمووی تە جیاوازەکان نەکوژێ هەمووی لوتی یەکنەوە قژی یەکنەوە چاوی یەکنەوە پێ باشە ئێمە چی لەوە بکەین کە هیچ حەزی لەم وێنەیە نییە چکە تەکنەلۆژیا وایە جیاوازەکان نەکوژێ هەتا جیهان گەشاکە جیاوازەکان نامێنن ئەو ئەوی کە پێڵن جیاوازی لە ناوەچێ هەمومان لە یەکەچین کە ئەمەش سەرمایە و عەقڵێکی بازاڕگەری لە پشتەوەی بەڕاستی بۆی هەمومان بچین یەک خواردن بخۆین هەمومان بچین یەک زل بکڕین هەمومان حەزمان لە یەک مۆبایل بێ هەمومان حەزمان لە یەک دیزاین بێ بە خاتری ئەوەی کە ئەوە زۆرترین بەکارهێنەر و مشتری بەخۆی پایاکە ئەمە جیهانی سەرمایەداریە بەڕاستی یعنی وەکو وتم ئێمە حەز لە شتێکی ئەو کەساکەین شتەکە شتێکی جەستەییە شتێک نییە جەوهەری کەسەکەت بینی بێ بۆیە لێرە ئەوەی کاڵێ ئەکەومە داوی خۆشەویستیەوە کەسێک خەوی لێکەوتووە ئەکەوینە داوی خۆشەویستیەوە ئەسڵەن عیشقێکی ڕاستەقینەوە کە وتم عشقی ڕاستەقینە ئەوەیە کە تۆ بەرز بیتەوە بۆ جیهانی کەسەکە یعنی بۆ منێ ئێستا مامەڵەی پەیڕەوانی ئاین لەگەڵ پێغەمبەرەکانیانە یعنی قەت ناتوانێ بڵێ من کەوتمە داوی خۆشەویستی پێغەمبەرەکەمەوە مەسیحیە گوا بە عیسا بڵێ ئیسلامی گوا بە محەممەد بڵێ درودی خۆیان لێبێ ئەبێ ئەم کەسە ئیش لەسەر شخصێتی خۆی بکە بەرز بێتەوە بۆ جیهانی ئەوان یعنی نەک بکەوێتە ناویەوە گەنجی ئەمە ئەکەوێتە ناوچکە خەوی لێکەوتووە کەوێتە ناو چاڵی خۆشەویستی و ناو چاڵی عیشقەوە بۆ یەکەوێتە ناوی یعنی لەفزی کەوتنە ناو لەفزێکی سلبیە لە ژیانی ئێمەیە بەس کەسێک کە ئاستی بەرز بۆتەوە یعنی ئاستێکی بڵندی هەیە لە کەسایەتی ئەبێت تۆ بەرز بیتەوە بۆی ببی بە شایانی ئەوەی کە ئەو سەرنجی بێتە سەر تۆ کە ئەمە ینی حاڵەتیشی ترە مە جۆرێکی ترە لە عیشق وەکو وتم کە با بڵێن لە دەقائینەکانە بەتایبەت لە ئیسلامە بە حوب چکە وشێ عیشق نییە با بڵێن حوب وەکو وتم زیاتر ئاگاییە وەکو هەر ئاەتەکە کە فەرمێ إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله اتباعش حاڵەتیشی ئاگامەندانەیە حاڵەتیشی ناگایی نییە وەکو ئەوەی کە عاشق خۆیەکە بە قوربانی معشوق و خۆی لە پێناوە کوژێ ئەوها نییە بۆیە هەنی هەم مستەڵەحەکە فەرقی هەیە یعنی پێویستی بە دراسە و تێڕوانینی ترە بەڕاستی بەڵام ئەکرێ یعنی با بڵین ئەگەر با ئەوەشی بۆ ئیزافە بکەم ئەگەر دوو کەس ئاستێکی گەورەیان هەبێ کاڵم ئاستی گەورەمە بەسم شەهادە و شتانە نییە بەڕاستی چکە مەسەلەی ئاست و خۆپەروەردەکردن پەیوەندی بە بڕوانامە و دکتۆرا و هەشتانەوە نییە چکە هەیە دکتۆرای هەیە بەس پەروەردەی نییە زانیاری لە زاکیرەی ئێمە زاکیرەمان فولە بەس جەوهەری ئێمە لە ناو زاکیرەیان نییە لە شوێنێکی ترە و ئەو شوێنە ئاوادان نەکراوەتەوە ئەسڵەن پەروەردەی ئێمە نەگەیشتۆتە جەوهەری خۆمان کە خۆمان بزانین خۆمان چین یعنی بۆ منە هەموو ناونیشانە ینی با بڵێن من ناونیشانم داوە بەخۆم تۆ ناو تۆ دکتۆری و مامامە هەموو ناونیشانە خۆدی خۆمان نی خۆدی خۆمان لە جێیشی ترە بەڵام ئەکرێ گەر کەسێک گەشت بێتەوە ناوخۆی و گەشت بێتەوە قوڵایەکانی ڕۆحی خۆی و بەرز بوو بێتەوە بە پەروەردە بەرز بوو بێتەوە ئەو پەروەردە شتێکی زاتیشە ینی ڕاستە ئەکرێ کەسێک بێتە ناو ژیانتەوە یا بەڵام لە دەرەوە تەنها ئاماژەکانە کۆمەڵی ئاماژە دۆزیتەوە بۆی بگەڕیتەوە ناوخۆت لە ناو خۆتا بیدۆزیتەوە ئەم جۆرە کەسانە ینی تایبەتنەوەە ئەکرێ دوو کەس ئاوها ینی با بڵێن لە ڕەگەزی نێر و لە ڕەگەزی مێ بکەونەوە ناو ئەو
هەبوو زۆرە لە عیلاقەوە پێکەوە گەورابن و بەرزەبنەوە کەەوە حاڵەتێکی زۆر ناترە بەڕاستی بەڵام بۆ معنایانی ئینسانە و تاقیینی بکاتەوە ئاستە هەیەی و هەشە هەیە و ئاستە هەیە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە ئەمانە نابن بە حکایەت لە ناو ئەدەبیات و لە ناو زاکیری ئێمە لەیلا و مەجنونە بێ بە حکایەت کە خۆمە حەزمان لەو شکستەیە بۆیە دایم ئێمە حەزمان لە پاڵەوانی گرینۆک و شکست خواردووە حەزمان لەو فلیمانەیە کە بۆ یەک نابن حەزمان لەوانە نییە کە بۆ یەکە بن چکە ئێمە وا پەروەردەکراوین هەتا بەر دەرگاکە خۆمان بکەین بە قوربانی هێزی ئەومان نییە لە پشت دەرگاکەوە تەسویری ژیان بکەین یعنی کورد هەروایە کورد هیوایەتی شەڕە حەزی لە شەڕی و بەرزی نزمیە بیخەرە ناو ئاشتیەوە نازانێت چی بکات سەری لێ شێوێ نازانێ بەس بۆ شەڕ سەری پێوە نییە بەس ینی وەکو جەنگیزخان کە حەکیمەکەی بینی حەکیمەکە بە جەنگیزخانی وتی یەک نسحەتە یەکەم تۆ لە سواری ئەسپەکان مێرە خوارەوە ئەوشتی بۆ وتی لەبەرەوەی تۆ بە کەڵکی دەوڵەتداری و حکومڕانی نایی ئەدۆڕێ کەسێکی شەڕکەری هەر لەسەر ئەسپەکە و بۆ غاردە و خەریکی ئەو بەزمەی خۆ وەفعلەن کە هاتە خوار فەشەلیێنە کوردی جوایە حەزمان لە شەڕەوە ئەوە یعنی کەوتنە ناو داوی خۆشەویستی و خۆشەویستی یەکەم نیگا ئەوکو باسم کرد ئەو حاڵەتەیە لێرە ئەوەی تر حاڵەتێکی جیاوازە خاڵێکی تر هەبوو ئەگەر لە بیرم نەچێ نازام ئەوە 42 دەقە قسەمان کرد پێم وابێ لێرەیە ڕایگرم خاڵێکی تر هەبوو بەس بەڕاستی لە فکرم چووچکەم لای وشتە تۆزە مشکیلەیە کە کەسەکان بەرامبەرێنین یعنی وەکو حاڵەتی عاشقەکە لێدی هەر بۆ خۆت قساکەی ڕاستە هەیە لە جیهانە مەجازێکەیە بەڵام ناکاتەوەی کە ڕوبەڕوو بین من زۆر داوای لێبوور نەکەم بەڕاستی ئەگەر کەم و کوڕی هەبووە قسەکانم و هیوادارم ئەم قسانم بەهایکی هەبوو بێ بەڕاستی کە ئەو کاتە بە نرخی خۆتان بە مندا و جاریشتر من سوپاسی گروپی بابەتە دەرونیەکانەکەم بەڕاستی هەموو جارێکیش ئەوەم لە بیرە چێ کە ئەمەوێ بیڵێن یعنی یەک نیاشتمدا نابوو ئەکیدم کە لایڤەکە داخەم بیرمەکەوێتەوە بە داوای لێبوردنەوە بەس من هەر وەکو زانیاریەکیش ئەم بابەتانە ئیشم لەسەر کردووە یەک دوو کتێبم ینی ئیشم لەسەر کردوون بەڕاستی لەوانێ لە ئایندیشی نزیکا چاپیان کەم لەوێ تەمەناکەم بتوانم کە باشتر لەسەر ئەم بابەتە قسە بکەم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک زۆر زۆر سپاس بۆ ئەو کاتی بە منتان بەخشی ئیشەڵا محاولەکەم کە شێریشی بکەم هەم لە گروپەکە لەوە دووبارە سپاس بۆ گروپی بابەتە دەرونیەکان تایبەت دانیەخان و کاکپۆڵە چاوتان ماچکەم کاتیش خۆش هەر لە خۆشیابێت بەبەخشە